بەهۆی خراپی و کەمی کارەباوە بۆ جارێکتر هاوڵاتیانی سنووری ناحیەی وەرتێ خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگای نێودەوڵەتی حاجیۆمەران سۆرانیان داخست و دوای زیاتر لە 4 کاتژمێر خۆپیشاندان هیچ بەرپرسێک بەدەمیانەوە نەهات و لەلایەن هێزە ئەمنیەکانیشەوە کۆتایی بە خۆپیشاندانەکە هێنرا. ئێمە وەکو گەنجانی باڵەکاتی وەکو خەمخۆری باڵەکاتی ئێمە هاتوین جارێک بڕیاریان پێداین کە کارەبامان بۆ بکەنە تەنانەت ئەگەر 15 ساعتشمان بدەنێت تەنانەت ئەگەر 12 ساعتشمان بدەنێت بەڵام ئێستا کارەبایەکەمان وەکو تەرەفلایەت لێ هاتووە ئێستاش هیچ بەرپرسێک نهاتووە کە قسەی لەگەڵ بکەین جارێک هاتن دوو قسەی باق و بریقیان بۆ ئێمە کرد و ڕۆیشتن خەلاص ئێمەش بڕیارماندا وەکو گەنجانی باڵەکاتی مادەم بەرەو ڕیفراندۆمە چین کەچی ئێستا بەرەو تاریکاییە چین ڕیفراندۆم ناکرێ ئەگەر ئەو هابێ کەس دەنجێ بە بڵێ نادا ئێمەش وەکو گەنجانی باڵەکاتی ڕێگە چۆن ناکەین. زۆر سپاس. لەگەڵ ئەوشدا لەو 12 ساعتی لە ماوەی پچر کارەبایەکە ئەوژاوە لە وەختی زۆر ناوەخت کە وەختی گوژانەوەی کارەبای نەبوو بە تایبەتیش لەو ناوچەیە کە بەهۆی ئەوەی ئەمە سوودمەند نین لە مۆلیدەی ئەهلی هەتا ئێستاش مۆلدی ئەهلی لەو سنوورەی نییە کە بۆ ماوەی بەدەست ئەو کارەبایەژۆ گرفتار بووین. بەخەمەوە نەبوونی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە داوا سەرەتاییەکانی هاوڵاتیان و لێدوانی نوێنەرانی حکوومەتی هەرێم لەسەر کارەبا خۆپیشاندەرانی تووڕەتر کردووە و داوا دەکەن حکوومەت لە جیاتی کارەبا بەدەرەوە بفرۆشێت با بە هاوڵاتیان خۆیان بفرۆشێتەوە. نوێنەری حکوومەتی هێرشکستان لە ئەمریکاڵێ کارەبای بە دەوروبەر لێفرۆش کاکە وڵای هەر بەم بفرۆشنەوە مادامە بی کارەبای فرۆشنەر بە خەڵکی کوردستان بفرۆشن ماقۆڵ نییە خەڵک سۆتا جەنابەت لە ئەمریکای 2 ساعات سبلیت لە پێشە ئەخ ماقۆلە تا دو خاڵی ژێرە چۆن ناکەین نەخێر بۆ ڕفراندۆمیش ئێمە چەند جار داوامان کە وتمان کوا تەعینات وتیان نەخێر وتمان کوا کارەبا وتیان نەخێر وتمان کوا موچە وتیان نەخێر ئەوانش ئەڵێن ڕیفراندۆ ئێمەش ئەڵێن نەخێر بۆیە ئەڵێم ڕیفراندۆم بۆ چەگەر میلەت لە زەلیلی بژی تا ئازی سەر شۆڕیتان فرێدن ئێوەش وەکو میلەت بژین. بەڕێز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوروپاوە دانیشتووە لە بەر سبریت لە حیسابی خەڵکی ڕەش و ڕوت و خاوەن شنەیدانی کوردستان کەچی ئەوەی کارەبامان زیادە ئێمە کارەبا ئەفرۆشین بە وڵاتان بابێ کارەبا بە وڵاتەکەی خۆیان دابین بکەن کە ئەم خەڵکە ڕەش و ڕوتە ڕۆژانە شەهید ئەدا لە سەنگەرەکان من وەکو پێشمەرگەیەک داوا لە حکوومەتی هەرێمەکەم واز لەم قات و قوڕیە بێنێ لە میلەتەکەی خۆی ئێستاش ڕێگاکە ناکەینەوە با هیمەتی جەماوەری ناحیەی وەرتێ و هەموو گوندەکان باڵەکایەتی بە عام داواکەین کە کارەبایەکەمان بۆ چاپکاو لە گەڕێزی کەناڵی پێام. لە ڕۆژی 29 2017 هاوڵاتیانی ناحیەی وەرتێ بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیەوە خۆپیشاندانیان ئەنجامدا و دواتر لەلایەن بەرپرسانی ناحیەی وەرتێ بەڵێنی چارەسەرکردنی کارەبایان پێدرا بەڵام دوای زیاتر لە مانگێک لە خۆپیشاندانیان کێشەکەیان چارەسەر نەکرا و مۆڵەتی 3 ڕۆژی تریان بە حکوومەتدا ئەگەر دووبارە دەست بەگرتنی ڕێگای سەرەکی هامڵتۆن دەکەنەوە. هاوڵاتیانی دانیشتوانی ناحیەی وەرتێ دوای ئەوەی ماوەیەکی دیاریکراویاندا بە حکوومەت